تورکیا بیرکردنەوەی سوپەریارەتی هەیە بەرامبەر بە نەتەوەی کورد و هەموو نەتەوەکانی ڕۆژهەڵات چونکە لە ڕووی مێژوویەوە خۆی بە ئیمپراتۆریەتی یاخود بڵێم بە ئینهێرت و میراتگیری ئیمپراتۆریەتی عوسمانی دەزانێت بۆیەکە نەک تەنها کورد بگرە عەرەب و چەرکەس و هەموو ئەوانی دیکە وەکو ژێردەستەی خۆ ئینفیریەر دەبینێت ئەو ئینفەریارەتیە ئەو سوپەریارەتی کە خەڵکیان پێ ئینفیریەر و ژێردەستەیە پەڕیتەوە سەر ئاستی شەعب یعنی ئەگەر تاکێکی تورک بدوێنی وەها بیر دەکاتەوە کە خەڵکانی تر ژێردەستەی ئەوانن بۆ ئەوان دروست کراون بۆ خزمەتی ئەوان دروست کراون ئەوە بە حکمی تەعاملکردن لەگەڵ تورکەکان بە هەموو ئایدیاکانەوە بە چەپ و بە ئیسلامی و بە نەتەوەیەکانیانەوە هەمویان وەها بیر دەکەنەوە کە خەڵکانی دیکە ژێردەستەی ئەوان و وەکو برین ئەوان لە ڕووی دینی و دنیاویەوە نوێنەراتی ئەوانی دیکە دەکەن و ئەوەی زیاتر ئەو بڵێم بیرە تونڕەوە تورکەی پەرە پێدا بە حەقیقەت لە دوای ڕوخانی ئیمپراتۆریەتی عوسمانی و دامەزراندنی دەوڵەتی تورک لە سەردەستی ئەتا تورک بەپێی دەستوورەکەیان کە دایانە بۆ وڵاتەکەی خۆیان وەها دەبین کە خەڵکانی دیکە ژێردەستنە و تاکە نەتەوەیەک کە لە وڵات هەبێت لە وڵاتی خۆیان ئەویش نەتەوەی تورکە ئەو پان تورکیزمە لە دوای هاتنی ئەردۆغان زیاتر پەرەی پێدرا و بە شێوازێکی ئیسلامی بە بەرگێکی ئیسلامی بەڵام بە بیر و بۆچوونێکی نەتەوەیی تورکی هەوڵ دەدەن کە ئەو پان تورکیزمە لە تەواوی ئەو ناوچانێک کە ڕۆژگارێک لە ژێردەسەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانی بوون بیخەنەوە ژێردەسەڵاتی خۆیان و بیگەڕێنەوە بەڵام ئەوەش ممکنیە لەگەڵ قانونی نێودوڵەتی بهێتەوە ئەوەی گەریلاوە پاکە دەکە پێم وایە کاردان نەوێ بەرامبەر ئەو ساستی کە باسم کرد کە حاشا دەکات دینای کوردبوونی کورد دەکات لە هەموو دنیا و ناهێڵی بە مافەکانی بگە ئەوەی گەریلا دەکە کاردانەوەیە یعنی بەحقت بەرامبەر بە ئەو کارانێک کە دەوڵەتی تورک دەیکە ئەگەر نەخۆی لە 2013 تا 15 مەدی بینیمان کە پرۆسی ئاشتی زۆر بەرەو پێش چوو بەڵام لە ناکاو ئەردۆغان هەڵگەڕایەوە لەو پرۆسەیە خۆزگە پرۆسە جێبەجێ بە زیاتر نەگەیشت بە ئەو ڕۆژگاری کە هەیە بەڵام ئەگەر لەلایەش کەشتە باشەی بکەی ڕاستە برێن کورد ڕێگرە لە بەردەم ئەوەی کە ئەوان بتوان ئەو خاینیان بینەدی بەڵام خۆ تورکیا 2000 ئەندامی چی بەهێزی ناتۆی و ئەوانیش بەرپرسن لەوەی کە بە چەکدارکردنی یاخود بەو تەکنۆلۆژیایی کە گەلی کورد و خەڵکانی دیکەش دەتوان بڵێم پێی دەکوژن و ئەوەی دەکەن هەوڵی داگیرکاری دەدەن بێگومان ئەوەی لەناو خاچی سووریا و عێراق دەکا و داگیرکاریە بەڵام ئەوەی ناوخۆی تورکیا لە ڕووی قانونی نێودەوڵەتیەوە ئەوە ناسێنراوە و دەکرێت تورکیا تەسفیع حساباتی خۆی لەگەڵ پارتیکرێکارانی کوردستان بکات بە پێچەوانەشەوە لە ناو خاچی خۆیان باشتر وایە لۆ مووقفی کوردش بەهێزتر دەبی بە قەناعەتی من ئەوە ڕۆی شەخسی بنە ئەگەر ئەوان تەسفیع حساباتی خۆیان لە سەر خاچی کوردستانی تورکیا بکەن چ بە ئاشتی بی چ بە خەباتی چەکداری بی باشتر وایە ئەوە ڕێی بنە